ئەمڕۆ میوانم لەم کارگەیە هیچ پەیوەندیەکەم بەم کارگەیەوە نییە بۆ ئیشکردن. من ئەمڕۆ میوانم و هاتم بە خێراتنتان بکەم. ئەم کارگەیە پێشەکی ماوەی 4 ساڵە لای منە. من 4 ساڵە ئیش دەکەم لەم کارگەیە، هەر خۆم بووم لە ماڵەوە لە ژوورێکی میوانمە ئیشم کردو، تەڵەبیاتی بازار و خەڵکم پڕ کردوێتەوە هەر بەهۆی فەیسبووکەوە. ئیشەکەم زۆر ڕێک و پێک بۆ زۆریشم خۆشویستووە. بەسپاس بۆ خوا لە دوای ئەوەی کارەکە پەرەم پێەیە چوم لە ماوەی 7 مانگ لەمەوە پێش کە ئەم کارگەیم لە شوێنێکی تر دانا و کارگەکەم دانا. خۆم و کوڕەکانم ئیشمانتیا کرد، زۆر سەرکەوتوو بووین لەخوا بەزیابێ. سپاس بۆ خوا ئیشەکەم زۆر بەرەو پێشەوە ڕۆی. بەڵام دوای ئەوەی کە هاتم خۆم نەمتوانی ئیتر بەرەو ئیشەکە بەرەو پێشەوەی بەرم، ئیشەکە زۆر لێ ڕازی بووم. بیرم لێ کردەوە کە ئەم کارگەیم ببەخشم. ئەوەی هاندەرم بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێ ئەوەی کە زۆر هەر شتێک لای خۆ زۆر بەنرخە، زۆر خۆشەویستە ئەوە ببەخشە. منیش ئەم کارگەیم زۆر خۆشەویست هێنان بەخشین بە دەستگای بەخشین. ئەوانیش لێرەوە پێشکەشیان کرد بە ڕێکخراوی خوشکان. ئێستا ئەم کۆمەڵە خوشکە لەم شوێنەیە ئەم ئیشە ئەکەن لەخوا بەزیابێت جێگا دەستیان دیارە و ئیشەکەیان زۆر ڕێک و پێکە و هەم خۆشیان ئیستیفادەیەکەن و هەم داهاتێکیش بێ بۆ ئیشی خێرخوازی. وڵایتر ئێمە ئەم پرۆژەیەکی خێریە خوشکێک خوازای باتەوە ئەم کارگەیەکی خۆی بووە. پێشویتی باشتریشە دەوەیە کە من بەخشم بە بەرنامەیەکی وەکو ئێوە بەخشی بوو بە بەرنامەی بە دەستگای بەخشین خوازدای ئەوان باتەوە ئەوان ژیان بە لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی. ئیتر ئێمە وەکو ڕێکخراو بڵین هەسایل بە وەرگرتنی ئەم جیهازانە و ئەم کارگەیەمان کردەوە لێرە. ئێستا الحەمدولله سپاس بەخوای گەورە تەقریبا ئەوە بۆ ماوەی 5-6 مانگە بێ ئێمە خۆمانی بین بەڕێوە خۆمان سەرپەرشتی ئەەکەین وەکو ستافی لق. بەڵام ئیتر یعنی ڕۆژانە بە پێی تەڵەب زیاتر ئیژەکەین ئێمە. ئەوەی لێرە ئیشەکە زیاتر من خۆم سەرپەرشتی ئەەکەم وەکو سەرپەرشتیار بڵین وەستا و کرێکار و شتیشمان هەیە. بەس ئێمڕۆ بە حکمیەوەی ئیشەکە بۆ سۆمای چاوانە پێمان خۆش بوو ستافی لە خۆمان ئیشی بکەین و خێرەکە بەنسیبی خۆمان بێ ئەوان هاتن. ئێمە وەکو ساختکردنەوەی پێشتر باسم کردم بەپێی تەڵەب ئیژەکەین. ئێمە لە شوێنەکان ئێستا الحەمدولله تەقریبا بەعزە شوێنێک خۆمان نمونەمان بۆ بردون و پەیوەندیمان پێوە ئەکەن ئەڵەن چنێکمان ئەوێ بۆیان دروستەکەین و گاندنیشمان هەیە ئەیگرێنی بەدەستیان. پرۆژەکەیشمان بڵین داهاتەکەیشمان بۆ پرۆژەکانی لقا. ئێمە لە لقا پەروەردە و بانگەوازمان هەیە، خول و دەوراتمان هەیە، سۆمای چاوانمان هەیە بۆ هەموو ئەم ئیشانە بەکاری هێنین. هاوکاری مادیمان نییە، بەس ئێمە وەکەوەی کە بڵین خولەکان کە ئەیکەینەوە زۆربەی لەسەر خۆمانە. بۆ نمونە ئێستا ئێمە ئەم هاوینە خولی هاوینەمان کردبەوە لە خولە هاوینەکانە ڕێژێکی کەم پارەمان لە خەڵک وەرگرتبوو ئەوەکەی تری خۆمان دابینمان کردبوو. وەڵای تر وەکو شیرنیەکان ئەنواع دروستەکەین، کولیچە دروستەکەین بە هەموو شێوازەکانیەوە، پاخلاوە دروستەکەین، ئیتر کێک دروستەکەین، ئیتر وەکو خواردنیش هەر کەس پەیوەندیمان پێ بکا وەکو کوبە و کوفتە ئەوانە وەکو خوشکەش ئاماژەی پێکرد ئەوانش دروستەکەین بە پێی تەڵەبیات.
ئەمڕۆ کە هاتوین لەم کارگەیە کارەکەین بۆ دروستکردنی شیرینی بۆ مناڵانی بێباوک بەڕاستی ئەم کارگەیە کە لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی سەرپەرشتیەکە ئێمەش وەکو بەشێک لە ناو لقەکەیە پێمان خۆش بوو ئەم شیرینیە بگەین بە خەڵکانی تر من وەکو سۆمای چاوان کە سەرپەرشتی مناڵانی بێباوکەکەم پێم خۆش بوو لەسەر شانی خۆم بە تەکلیفەکەم خصوص لەسەر شانی خۆم کە شیرینی بدەم بۆ مناڵانەی کە یەن بۆ وەرگرتنی مورچە کە مورچەکەیان لەلایەن خێرخوازانەوە دابینەکرێت لەگەڵ ئەوە شاکەیان مورچەکە وەرەگرن پێم خۆش بووە کە چۆنەڵی دەمیان شیرین کەین بەڵام بە شیرینی دەستکردی خۆمان ئێمە ئەم خوشکانی لە خاڵساوین بە دروستکردنی ئەم شیرینیە بۆ ئەو مناڵانە بۆ خۆیان و خانەوادەکانیان کە بەڕاستی چۆن ئێمە خۆمان پێمان خۆشە خواردنێک بخۆین کە خۆش بێت حەزم کردو بۆ مناڵانی بێباوک و بۆ خانەوادەکانیان بە هەمان شێوە و خواردنە خۆشانیان پێ بدەین کە ئێمە چەند جاری تر چالاکیمان کردو بەڵام ئەمە تایبەتە بە دروستکردنی ئەم شیرینیە بۆ ئەو مناڵانە بۆ خانەوادەکانیان پێمان باش بوو ئەم شیرینیان پێشکەشکەین. هەر شتێکیان بۆ ئۆکەین بۆ مناڵانی سۆمای چاوان بەدەر لەو پارەیە کە خێرخوازان ئەیدەن بە مناڵانی بێباوک چکە بەڕاستی خێرخوازی وا هەیە کەفالەتی مناڵی کردووە لەوە چێ پێی خۆش بێ هەر پارەکە بدرێتە دەستی ئێمە ئەوەمان بۆ شێوەیە کردووە بەڵام ئەمە جیاواز لەو پارەی خێرخوازانە خۆمان هەستاوین بە دروستکردنی ئەم شیرینیە و کولفەکەی چەند بۆ خسمانتە سەرشانی خۆمان دەستخۆشی لەو خێرخوازاکەم کە یارمەتیاوم لە دروستکردنی ئەم شیرینیە خوشکانش کە بە هەمان شێوە ئەمڕۆ هاتوون بە تایبەتی ئەم شیرینیان لەگەڵ دروستکردوون خۆی شیرینیەکە ستافێک دروستیەکە بەڵام ئەوەی ئەمڕۆ تایبەتە بۆ مناڵانی بێباوک حەزمان کرد خۆمان بەدەستی خۆمان دروستی کەین پێشکەشیان